پێم بڵێ تۆز ئەو گوزەرانە چۆنە لەگەڵ نەخۆشەکەت؟ وەزعم الحەمدوللا زۆر باشم، بەس زۆر بێتاقم بێ پارەم و تاقتەی ئیشێمانی ئیشمان پێ ناکرێ و خۆی دەزانی ئیشەکەی ڕاوەستایە، ئیشەوە چەند 4-5 مانگە ئیشمان نەکردیە، زۆر وەزعمان نەخۆشە لەمان هەر هیچمان نییە. باشە تۆ هەڵگیری تەلاسیمای؟ ئەرێ وەڵا ئەمە نەخۆش تەرەسیمیەمە سێ دوو خوشک و برایەکم هەم مردینە بە تەرەسیمیەی، من خوشکەکەم ماینە ئەو یا خوشکەمانی لێ دانیشتیە. 5 نەفەر لە عایلێمە تەرەسیمیەین. پێنج هەموو کەماندا. پێم بڵێ دەبێ مانگانە خوێن تێ بکەن چەند جار؟ مانجی 2 جار تێ دەکەین. مانجی 2 جار؟ هەروەلا 2 جار تێ دەکەین. ئەگەر بڕێک دڵمان خۆش بێ دەکەینە 1 جار، ئەگەر دڵمان نەخۆش بی ئیلا 2 جاری دەکەین، چکو ئەو 2 جار تێکردنەکە لەبەرچێ بێتاقەت دەبین، جەومان نەبی سفر دەبی، یان نەخۆش بکەوی، هەڵەگە نەخۆش بکەوی خوێنەکە دێتە خوارا دەبەزێ و چی ئاوەیە لەگە بە گەرمایش تێک دەچین. تااقەتمانش نییە ئیشێ بکەین، مەعاشمانش نییە، وارە ئەوە 5 مانگای 6 مانگای دیناری ئەڵڵامان نەگرتیە، یەک دینارمان نەگرتی بەخوای ئەو ڕۆژی کابراشی دەم دیسانە زکاتی دامە و وای لێ دیوە دەقاتینین. تەلاسیما هەبێت هیچ ئیشیش نەکەن چۆن دەژینەوە؟ بەخوای گەلک بێزاری چ دەکەی، منداڵەکان حەدنە ڕۆ ئیشێ دەکەیت دەچێ 1000-2000 ئیش شتێک گوبرشی 5,000 دەکەی، یان ئیش بەمە ناکرێ نا. ئەگەر بێت ئیشیش بکەن ماندوو بن تااقەتمان نامێت بێ ماجی 300,000 تێ بکەین، ئەگەر ئیشێ بکەین ماجی 3 تێ بکەین تااقەتمان نامینی. بۆ خێرخوازان چ بە خێرخوازان دەڵێ بە بەرنامەی بەخشین دەڵێ زۆر مەمنون نیوان وە ئاگان لەمە چاوەچیان لەمە کردێ بەخوای ئەگە ئەوە خێرخوازش ئەوان نەبیتن ئەمە دەبی حالمە پەریشامی. ئەرێ بەخوای زۆر مەمنون نیوانین و الحەمدوللا شکر خوامەی لەبیر ناکە ئینشاڵڵا خوا لەگەڵمەیە و ئەو بەس خوامان هەیە بەخوای بەس چامان لە خوایە ئەگە خوا نەبیتن ئەمە فەوتاینە. ئەرێ بەخوای الحەمدوللا شکر بە ڕۆژینەش بەس تااقەتمان نابێت دەبێ خوێنی زۆر تێک ڕۆژەکەش دەرێن ڕۆژی لە سەمانیە بە ڕۆژی دەبێت پێمان ناکرێت بێ ڕۆژی. کوڕە جوان پێم بڵێ وەزعەت چۆنە؟ لەخوا بەزیادە ئێستا باش. ئێستا باشی؟ بەڵێ. تەلاسیمات هەیە؟ بەڵێ. باشە لەگەڵ نەخۆشیەکە چۆنی بەگشتی کاتێک خوێن کەم دەکات چیت بەسەر دێ؟ کاتێکە خوێنم کەمەکە بێتاقاتە بم، ژانە سەرەگرم، تااقەتم نامێنێ، بێ ڕەنگە بم. بەڵێ. مانگی چەند جار خوێن تێکەیتەوە؟ 15 ڕۆژ جارێ، مانجێ 2 جار. مانگی 2 جار؟ بەڵێ. ئەو ڕۆژانەی کە خوێن تێکەیتەوە وەزعەت تێگەچێ؟ ئەو ڕۆژانە کە خوێن تێکەمەوە تا ڕۆژی دوایی ژانە سەرەگرم. بەڵێ. ئەوە لەبەر ئەوەی کە خوێنەکە جار وایە خوێنەکە تەسفێ ناکرێ یان جار وایە خوێنەکە پیسە. باشە پێم بڵێ لەگەڵ یاری و تۆپان و ئەمانە دەتوانی بیکەی لەگەڵ یاریەکان چۆنی دەتوانی وەکو منداڵ بچیتە تۆپانێ و ئەمانە؟ زۆر بەکەمی ناتوانم بێتاقەتە بم، جار وایە بەرە بینەوە چکە ئێمە هێزکمان زایفە کە بەربینەوە قاسمانیان دەستمانە شتێ. پەیامی تۆ بۆ خەڵک چییە؟ پیانەڵی نەخۆشلگرانی تەلاسیما وەزعیان چۆنە؟ پیانەڵی چۆن هاوکاریان بکەن؟ وەڵی نەخۆشانی تەلاسیمە ئێستا لەو کاتە ئێستادا لەگەڵ ئەو قەیرانی کە هەرێمی کوردستان بەسەردا هاتووە زۆر وەزعێکی خراپی مەسەداتەوە. ئەوە نەبێت کە لەبەر خۆم بێت چونکە من باوکم کاسبە و ئیشەکە، بەڵام زۆر ترمان هەیە کە خۆیان نەخۆشن و خاوەن خێزان و هیچی شێشیان پێ ناکرێت. داوا لە خوا پێداوان و حکومەت شەکەم لەو کاتە ئێستاداکە حکومەت هیچ هەوڵێکمان ناداوە ماشەکەشی بڕێن. زۆر سوپاسی دەستگای بەخشین دەکەم و ئینشاڵڵا خوای گەورە زیاتریان پێدا و داوای لە خێرخوازانیش دەکەین کە بەها نامانەوێت.